سۆلار پرینت یاخود چاپی دەستی تەکنیکێکی نوێ و لا بەشی گرافیک لا پەیمانگەی هونەرە جوانەکان کاری لەسەر دەکرێت لەلایەن مامۆستای بەشی شێوەکاری ئاودێر عوسمان. ئەم تەکنیکات تەکنیکێکی زۆر تازە نیە یاخود جۆرێکی تری چاپە با بڵین کە جگەلەوەی بەهای بیرەوەری و هونەری پەرەپێدات لە هەمان کادا تێکەڵکردنێکی نوێی کەرەستەکانە بۆ هونەرمەندە شێوەکارەکە. سۆلار پرینت یەکێکە لەو تەکنیکانەی کە دۆستی ژینگەیە وابەستەی تیشکی خۆر کە ئەکرێت زۆر جاریش کە ئەگەر خۆر نەبێت یاخود هەور بێت و توانی لە ستۆدیۆیە بیکەی وابەستەی ئینارە و گڵۆپی بکەی یاخود ڕۆناچی بکەی. ئەم تەکنیکە ئەگەر بیگەڕێنەوە درێژە پێدەری تەکنیکی فۆتۆگرافیە لە ساڵی 1970 بەدواوە تەکنیکی فۆتۆگرافی قۆناغێکی تری بڕی. ئەم تەکنیکە زۆر لە ئێستا هونەرمەندان کە زۆریان دۆستی ژینگەن پرۆسەسەکانیان کاریان لەسەر بواری ژینگەیە و چون زەوی ئێستا لە خەتەرناکێکە یاخود لە کاتێکی زۆر خەتەرناکە بۆ ژیان بەهۆی بوونی ئەو عواملانە یاخود ئەو کارتێکەرانەی کە ئێستا لە جیانە هەیە لە وڵاتەکانە هەیە. بۆیە هونەرمەندان هەمیشە سۆنگەی بە ئاگاهێنانەوەی کۆمەڵگەیان فرامۆش نەکردووە. بۆیە ئەم تەکنیکە زۆربەی هونەرمەندەکانی فاشۆن دیزاین یاخود دیزاینەرەکان یاخودوانەی دیزاینەری بواری دیکۆراسیۆنن بەکارهێنن. ئێستا بە شێوازێکی تازەتر کارەکەین چون بە شێوازێکی کۆنتمپۆرەری معاصر ئێمە کارەکەین. بۆیە بیرمان لەوە کردوێتەوە ئەو دەرگانەی کە ناو شارە هەیە و ئەو دەرگانەی کە ئێستا خصوصیاتی سەردەمێکن ئێمە جارێکی تر لەگەڵ فێرخوازەکانم بکەینە پرۆژەیەکی پرینتمیکین و تەکنیکی نێگەتیڤ پۆزەتیڤ و بە شێوازی سیلیک سکرین کار بکەین و بە شێوازی سۆلاری پرینتیش کار بکەین. چۆن پێتان بڵێم مختبەری ئێمەیە یاخود تاقیگەی ئێمەیە ئەو چاپەی کە ئیکەین لێرە بە شێوازی بەم شێوازە ئەبێ ڕووناچی بەکارێنین بۆ تەکنیکی ساینۆتایپ دوو شێواز یاخود دوو مواد تێکەڵاوەکەین ئەیوبیە و چەندێکیشت پێویست بێ بە پێی مقداری ئەوە ئەتوانی ئیسفادە لێکەی ناکرێت زۆر ئیسفادە لێ بکەیت. من لێرە توانم پراکتیکی ئەو پرینتەتان بۆ بکەم بەشێکی لێرەدانی بەشێکی تری جوان ڕایەوە شوێنی بە هەمان شێوە ئەوش بە ئەندازەی خۆی تێکەڵاوێکی دواتر سەری هەردووکیان دەبێت بەباشی بنرێتەوە لە شوێنێکی تاریک و دەرەجەی یاخود پلەی گەرمای زۆر بەرز نەبێت دواتر بە فڵچەیەک جوان تێکەڵاوی دەکەی بێ دواتر بە فڵچەیەکی نەرم بەو ئەندازەی کە خۆمان پێویستمانە بەو شێوازە بەکارهێنین. دواتر ئەمە ئەبێت لە شوێنێکی نیمچە ڕووناکیە دانێن ئەبێ وشک بێتەوە کە وشک بوویەوە ئەوەی نێگەتیڤەی کە خۆمان مەبەستمان بوو هەڵمان بژارە فرێمەکە دەخێنە سەر ئەم کانسنەکە پێویستمانە. ئێستا دوای 50 دقیقە تا 55 دقیقە بەپێی پرۆسێسەکەی کە ئەمانەوێت کاڵتۆخی ئەو تۆنە یاخود ئەو چاپێک کە ئەمانەوێت لەسەر لایت بۆکسەکە دامانەوە نێگەتیڤەکەیشمان داناوە دواتر بزانین ئەنجامەکەی چۆن دەرەچێت دەبینین بۆ شێوازەیە تاوان مەراحلێکی تریشی ماوە دەبێ بخینە ناو ئاوە ئێستا دوای 10 دقیقە یاخود 15 دقیقە 16 دقیقە لە ناو ئاوە دایەنی و بینین
بۆ شێوازە ئەو نێگەتیڤە هاتوۆتە سەر ئەو کانسنەی کە خۆمان مەبەستمانە بۆ شێوازەی وتمان فرێمێکە لە فرێمی شاری سلێمانی و دەی پەنجاکانە دەبینی شێوازی شارستانێتی لێو شوێنە چۆنە بەکارێنانی ئۆتۆمبیل چۆن بووە دەبینین فولکی بەرێکی سەرا هەیە و خانمێک دەبینیت دەڕوات سێریگن بۆ شێوازە دەرەکەوێت لەسەر ئەم کانسنێکی خۆمان مەبەستمانە لە دەی پەنجاکانە سەرەتای پەنجاکانە هەم تۆمبیلمانەیە هەم ئەسپ عەرەبانە هۆکاری گواستنەوەن و شخصیەتەکانە بینی بەردێکی سەرا بینی بە هەمان شێوە فرێمێکی ترە ئەسپ عەرەبانەی لە کاتی زستانە هەمان شێوازە ئێرە فەرقی هەیە لەگەڵ ئەمەیانە و فرێمی کۆتایی کە ئێمە ئیشمان لەسەرکرد بۆ شێوازەیە کە بە ئاوی سارد کردمان ئەم شێوازە ئەتوانێت بەکار بهێنێ بۆ ئەرشیڤکردن لە مۆزەخانەکانە دابردن بۆ پاڵپشتیکردنی بۆی کە بتوانین ئەم ڕەنگی شین بگۆڕین بەڕەش و بگۆڕین بە قاوەی و تۆناتەکانی ئەمە تۆناتی تیاداوێن ئەویش پرۆسێسێکی ئەتوانین قاوە بەکاربێنین نسکافەی لەگەڵا بەکاربێنرێن ئەتوانێت سۆدا بەکاربهێنرێت لەگەڵ یا ئەتوانرێت سرکە بەکاربێنێ بۆ بتوانین ئەمە تۆناتی سەردەمەکان ئەتوانین بۆ شێوازە جای بکەینەوە ئەیپیە بێ بنووسین چۆمە ئەزمونە دوای ئەزمونە بێ ئەمانە نمایش ناکرێت چۆن من کارە بۆ خۆتەکەی دوایە گەر بتێ پرۆسێسی تەواو بکەوی ئەمانە بێ ئەنووسرێتەوە لە ژێرا چەند داقەویستووە چ موادێکیوێ بە ئاوی سارد کراوە یاخود چی لەگەڵا بەکارێنە دواتر ئەوەی لەو چاپانەی کامانە بەدڵ بیتر بەو شێوازە ئەڕوا چاپەکان ئێتر بۆ شێوازە توانی کار لەبەرەوەی ئەمە ئەزمونە